سڵاو من کوردم بە ناوی خۆم و ڕەشادی هاوڕێم بەشداری دەکەم لە شۆڕشی سپی کەوارێ قراوی سروشتی کوردستان پێی هەڵسەوە ئەویش هەڵمەتی بەکارهێنانی تورەکەی قماشە لە دژی عەلاگەی نایلۆن بەڵێ تورەکە دۆستی ژینگە و ژیانە زیانەکانی کیسەی نایلۆن و سوودەکانی تورەکەی قماش بەنووسین بۆ تا بڵاو دەکەمەوە باشە نامەوێت ڤیدیۆیەکە دوور و درێژ بێ با کەسم لێ ئادز نەبێت یا دەکوی باشی باشم ئەوە چی لە دەستێداوە ئەوە چی تێدایەوە تورەکەی قماشەوە نییە ئەوە چی تێدایە ئەوە نایلۆنە نایلۆن عەلاگەی نایلۆنە لەو دوی سفرە دەخوازم لەو دیوی لە چێ فڕی دەدەی لە دەرێ دەرە ناو نا شتی وە نەکەی ئەوە لە بۆ ژینگە گەلە خلافە ئەزانی لە چه فۆرمادەم فڕێمە دەومەی کرا تورەکەی قماش بکرا ئەگە فڕی دێ ناو ژینگەش ژەهراوی ناکە ژینکەی دەزانی بەس نایلۆن ژەهراوی دەبی کاکە یادەجێ دەمنە باشە یانی ئەتوش بڵێ لەگەڵ شۆڕشی سپیدا مەنیە ئەگەر شۆڕشی سپیدا ئافرین تورەکەی چیەکری قماش تورگەی قماش بڵێ بژی تورەکەی قماش بژی تورگەی قماش بژی شۆڕشی سپی بژی شۆڕشی سپی شۆڕشی سپی شۆڕشی سپی گورە شۆڕشی سپی شۆڕشی سپی گورە سۆڕشی نه گورە لە میشت تێکدا دەزانی تورەکەی قماش تورگەی قماش شۆڕشی سپی شۆڕشی سپی شۆڕشی قماش شۆڕشی تورەکەی قماش ئەوە کورە چیم یاڵە دەی خوافی بیکوژێنە کورە حایمە دەچی دێ